وەکو ئەنجومەنی دووی خوشکان هەڵساین بەکردنەوەی پرۆژەی ئەربعینەوەی لەبەرکردنی چل فەرموودەی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم لەم پرۆژەیەدا 74 قوتابی تاقیکردنەوەیان ئەنجامدا لە تاقیکردنەوەکاندا 14 قوتابی پلەی یەکەمیان بەدەستێنا لە پلەی یەکەمەکان پرۆژەی یەکەمی پرۆژەکە عمرەمان گەشتی عمرەمان لە بۆ دابینکردنیە لەلایەن خێرخوازێک وەکو ئەنجومەنی دووی خوشکان زیاتر زەخت لەسەر دایکان دەکەینەوە لە پەروەردەکردنی منداڵەکان یان کچەکانیان هان بدەن لەسەر ڕێبازی محەممەد صلی الله عليه وسلم پەروەردەیان بکەن. دەستخۆش لە ئەنجومەنی دووی خوشکانی کۆمەڵی ئیسلامی دەکەم بۆ سەرزانی ئەو پێشبڕکەیە بۆ سەرزانی پێشبڕکەی لەبەرکردنی ئەربعینەوەیە کە چل فەرموودەی پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم کە لە دانراوی ئیمامی نەوویە سەرەتا من لە ماوەی هەفتەیەک توانیم هەر حەدیثەکە لەبەرکەم الحەمدولله بە تەفسیرەوە زیاتر خوێنی تەفسیرەکە بۆ یارمەتی دەرێک بوون بۆ توانم ئاسانتر لەبەری بکەم وهروە توانیم الحەمدولله لە ئیمتحانەکەش زۆر باش جواب دەمەوە الحەمدولله زۆر باش جواب دەدەم. هیوای بەردەوام بۆ ئەنجومەنی دووی خوشکانی ئیسلامی دەخوازم و هەروە ئینشەڵا بەردەوام لە سەرزانی زیاتر ئەو جۆرە پێشبڕکەیان